Bişenden bakalım ne yapıyor? Ne yapıyor? همین بقیه دو قصه پیه بس سناک بخش چهار سناک همین بقیه دو قصه پیه بشدة بطلب ناكل بشعنا عيب وانا بشعنا بأمانة راسك كعمل شعرك كم خلنا دوا عواصير ياك ليه قرر راسك وينك كم تروب بلا بيلا بيلا ماما سابيلا انا وامر بيلا جما ولي كردستان جما ولي كردستان كاتي ما مستقبل سنداني اي نادان الاخري روجك سري ايه واش دير بلام همه نوستا پان پشتی دکاندارین پان پشتی کسبدارین پان پشتی حمارین پان پشتی همه توی نتیجه کانین پرلمان پرلمان جێگای داخە پەرلەمان جێگەی داخە هیچ تاوانێ دەرناخە هیچ تاوانێک دەرناخە زوڵم لێکرا و دەرعەکرێ زوڵم لێکرا و دەرەکرێ بۆ مەڵبەند وەسعەکە خەتەرە گوڵم
زندانە لای خۆفرۆشان ئەندامانی پەرلەمان پارێزراون لە جیهان بەڵام لەم کوردستانە کوشتن چاوەڕێیانە ئەوەی بە دڵیان نەبێ بۆ ناو زەبەڵدان عەبێ بەرژەوەندی میلەت بێ نابین لێودا ئەپۆشرێ ڕاوبۆچوونی دڵسۆزان ئەخرێتە ناو زەبەڵدان ڕاوبۆچوونی دڵسۆزان ئەخرێتە ناو زەبەڵدان بەڵام پرۆژەی دزیەکان پەسەندە لای بەرپرسان هەڵگرتنی پارێزبەندی جێخۆشکردنە بۆ دزی لە سەرۆکی پەرلەمان نە جێگر و ئەندامان نە سەرۆکی حکوومەت نە سەرۆکی هەرێمت ناتوانن لابردنی ئەندامانی پەرلەمان خاوەنیان میلەتمانن میلەت هەڵیان بژاردن وەرگرتنەوەی متمانە دەسەڵاتی میلەتمانە بەس میلەت و دەنگدەران ئەتوانن لابردنیان ستەمکار و خۆفرۆشان بنفرد بن وەک شەیتان
خۆ ئاسانە گۆڕینیان ئەی گۆڕین دەسەڵاتیان بەرنامەی داڕێژراویان گۆڕ بە گۆڕ ئەکەی لێیان ئەم شارانەی کوردستان بوونە زیندان بۆ گەنجان زۆربەی لەم گەنجە جوانە دەرچووی زانکۆکانمانە بێکارن ئەم گەنجانە هۆکاری بەرپرسانە یاسا لەم کوردستانە وەک لاسیگ ڕاکێشانە ئەمانە کۆتاییانە لنگە فرتەی مەرگیانە بەس هاهایان لێ بکرێ خۆیان ئەژدۆیان ئەشکێ هاوار ئەکەن بابەڕۆ ئێمە چیمان کرد لە خۆ هاوار ئەکەن بابەڕۆ ئێمە چیمان کرد لە خۆ لەسەر لێواری مەرگن پاڵنێ هەر بۆ ناو قەبرن لەسەر لێواری مەرگن پاڵێنێ هەر بۆ ناو قەبرن ئەگەر گۆڕیان پوڵ نەبێ ئەگەر گۆڕیان قوڵ نەبێ بۆ دزی دێنە دەرێ ئەگەر گۆڕیان قوڵ نەبێ بۆ دزی دێنە دەرێ ئەمانە نەتەوەی کوردین بڵێنەوە ئەمانە نەتەوەی کوردین لە میلەتمان بێبەرین هەموو سەرقاپی یەکن وەک مەنجەڵ ڕوویان ڕەشن پاشماوە و خزمەتکاری سەفەویە و عوسمانی ئەردۆغان دوژمنمانە براگەورەی خۆفرۆشانە ئەردۆغان دوژمنمانە براگەورەی خۆفرۆشانە هانی خۆفرۆشان ئەدا براکانمان بە کوش ئەدا سەرچاوەی پەرلەمانمان ئاوێکی ڕوون بوو بۆمان شەرکاخۆر و ئەردۆغان بلا ما هو ساطة
ملتكم بزانن ملتكم بزانن كورونا لا باشتريها وكولا ويبا برسيتي بمري كورونا لا باشتريها وكولا ويبا يواش باقي يا يواش شو احسن مليونك قهوه من وين واصل يا بر والله وشاق شوفك مر والله مرجوع وشاين زقامرا والله يبرز بدايتي لكردوا فبقدم يشكي لكردوا يشك مثلا بقول سيم عاش برديه وين او صوروتي اما والله او على عسكري اخوة افريكا يقعد في فهم تولنا ها؟ لا والله دوباره
سقاني وزيرنا أقول له أنا جبت جناكي والله بقيت أنت موت البني كانوا يا أي شبكي والله النبخ وبيشيل يا برديلين يا برد شبكي ما شاء الله ابونا على السلامة قربان جاو شركة زيك وقو شنو ميروان قرمي كين يا شيخ يلا قرمي كان قرمي كان يا برديلين يا مشكلة قهوة وركلكم جوانا قاصون خلق خليك الزينات غيرتي بياوتي كان انا اما قسم مني اما قسم اخواتي بربة تانية يا اخوان ما تشم ولا وسيلة اخوان ما تحني يا اخوان اوام لك يا تماري باوكي يا اخوان نقشوا شكون شو دانو سلام شو دورو بيو كل ركان واصل يسبياو يا عندنا كيف شرفوا من اللي ما بيسافر ليه ما نرحت لناو يا نبي تفوتنا يا نبي عمانك لنا وبي ونحبي بحبنا وبي العازور ما كرياتين وبيانا كاك نبريها مو يدير نبري ما بسطها التي بيش نبريها فولي ساعة بعد شيء بدو بعدان نبريها مو كاك تاواني بياوت شيء كنا تواني وكم نتبت إيرو تاواني شيء قبل لواسبا مو بسطها أبي شو مدونا وين تسيدي جايني بيتنا ويما أخذ بيصير بيصالة بيصالة شيء حكومة وانا شيء حكومة شاي وشور بعد بس بس كيلو مساوي وقت والله وبالله وتالله
أمانة بطل لقر عمدان يا اخوي ضليين هم ما ضليين اي كوادا ما داينه بس ناتو انا قاعد ناتو ما دال لي بورشينك مانكا كاكا هركسي لا اخويا كاكا وازن ما مصابين ما مصائم شو قرب يا اقل كان ليبيا كاكا سنين ليه ما قلنا واش دابا كاكا خذ يساعد لا كاكا برضه سلمان خان كالدواء عند صراط الوادي شعرنا في ما مصرات اخوان بروفيل توش ما توش ما له داني شباب يمون كان دايما مدن زانت شيكا ولا هرم يوازي بينا ما دروكا ما مدن دروكا قاعد بقسك انا هاي دروكا شوش ما معاشي شي ولا ولا قاضي بيه ولا سيري قرتنا خير النوايا حرنما حزيلو ولا هديه حزق او ما قابلك ما قبلينا ما قبلينا او حزق كويله من همون كاتب سوري تايمز هيك سربا خوين اهلي من داواکەم لە خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەتی شاری سلێمانی کە شارێکی کۆڵنەدەرانەیە بەڵام بەداخەوە ئەمڕۆ بەداخستنی بە ناوی کۆرۆنا هیچ هینێکی نەبووە لە کوردستانەوە بوونی نییە بەڵام لەبەر دوو هۆیەکەوە ئەم کەرمتنە یەک هۆی دزینی ئەو 400 ملیارد دینارەیەکەوە چۆنی دابشکەن بەسەر خۆیانە هۆی کاری دووەمیش ئەوەیە خەڵک لە خۆپیشاندانەکان بەشداری خۆپیشاندان نەکات بۆیە بەم شێوەیە خەڵکیان ناوەتە سەرجادە ئێمە ئەم برادرانی کەوا لێرە وەستاون ئەمانە پۆلیسی چالەکە مەدەنیەکانن بۆ ئەوە هاتوبێتن ئەبێ تەماشای ئەو خۆپیشاندەرانە بکەن نەکتیان هەڵبەن بەڵام دەسەڵات وای فێر کردوون کە لە خەڵک بن بە داری کارەبایی بە دەمانچەی ئاگداوی بەم شتانە بۆ ئەوەی خەڵک بترسێنن ئەجنە ئەوانش 4 مانگ و 5 مانگە موچیان وەرنەگرتووە بەڵام نازانم هیچ چ هۆکارێکە کەوا ئەوان تا ئێستا دیفاع لە دوو بنەماڵەکەن یعنی بەڕاستی ئەم دوو بنەماڵەیە بوونەتە زوحاک بوونەتە کەسانێکەوە خەڵکی هەژار و داماوی ئەم کوردستانیان زیاتر داماو کردووە ڕۆژێ لە ڕۆژان ئایا ئەو 400 ملیارد دۆلار دینارەی کە هاتووە ڕوونی ئەکەنەوە ڕوونی ئەکەنەوە یاوێنە بەچێ یاوێنە بەچ قەرزارێک بەڵام ئەمانە دزن و دز پەروەردە ئەکەن قوتابخانەی دزیان داناوە سەرکردە دزەکان سەرکردە بێ ئەخلاقەکان بێ ئەدەبەکان هەردوو بنەماڵی دەسەڵاتی دز و گەندەڵ زۆر سپاس
لوجي مسعود برزاني لوجي مستغفر جواد انا اگه پیاوم بران کلگم کنو کنوا جواد انا بران کلگم کنوا کلگم کنوا ساعتك عادي بلاكم هاوكان هايدا هاوكان مالو هطارتين هذه يا بلاش ولا وياه باش ولا بدك فقير باب الروح وعيبه ما جوان نقول لا بداية تقال لك الجواز هذا لو كابلا بولي رو के को हाँ بديه
فقروا محلابه سرق الشر بروا خيبت Allez, viens.
خانووی مزگەوتیان لێ نەسەرنەوە لێرەنی کوا شەرەفتان کوا ئەخلاقتان کاکە سەرکردەکانی هەرێمی کوردستان ئاوا ناڕوا بەڕێوە کاکە دیگەن بۆ خاتری خوا ئاوا ناڕوا کاکە وڵات ئاوا ناڕوا بەڕێوە کاکە تۆ 29 ساڵە درۆکەی هێشتا ئەبێ من باوەڕ پێ بکەم 29 ساڵە تۆ هەر درۆکەی لەگەڵ منە هێشتا هەر باوەڕ پێ بکەم ئەیوە نییە کاکە لە شوێی دنیا هەیە بەس پێم بڵن لە شوێی دنیا هەیە ئەم میلەتەتان بەڕەڵا کرد لە نەبوونی مام جەلالە میلەتی کوردوای لێ هاو ئێوە هەر هەمووتان درۆکەن ئێوە هەر هەمووتان درۆزن ئەگەر درۆ ناکەن ئەگەر ڕاست ئەکەن لەگەڵ میلەتەکەتانە یەک سەفەر وەرنە سەرخەت وەک پیاو ئەم وەرن بەهانای ئەو میلەتەوە لە کوێی دنیا هەیە 6 مانگ موچەنەی لە کوێ دنیا هەیە سەبەتەی خۆراک هەبێ بۆ میلەتەکە و یەک ڕەش پێس کوژرا لەسەر لە وڵاتی ڤێرژینیا 50 ملیۆن کەس لەسەر خەتە معقولە کاکە جان ئێمە ئەمان کوژن درۆ ئەکەن کاکە جوامێریتان کوا ئەخلاقتان کوا شەرەفتان کوا میلەتی کوردستان ئەوە نییە ئەوە ئێمەین خاوەنی شەقامین نەک هیچ حیزبولایەن و کەسێک بێت و ئەندام پەرلەمانێ لە دوای ئێمە دەنگۆکاتەوە چێپار ئەوە کاسبکار و خاوەن دوکانەکانم خاوەنی شەقامن ئەوە فەرمانبەر و کرێچی و خاوەن پێداویستی تایبەتە خاوەنی شەقامە ئەوە فەقیر و هەژارە ئێمە سەبەتەی خۆراکمان نایە بای 7,000 من کیلۆ 2 زەیت و 4 کیلۆ برنج کەم ئێمە ئەمانەیە دوکان و بژێوی ژیانی خۆمان وەکو ڕێک و پێکی بەڕێوەبەری ئێمە داوای موچە و داوای قوتی خەڵکەکەین نەک کەسێک بێت لە دوامانەوە داوای مافی ئێمە بکە و خۆی بکە بە گەورە بە پشتی ئێمە ئەمە قسەی دوی هەموو ئەم میلەتە گەورەی نییە ئەم میلەتە ئێمە لە نەبوونی سەرکردەیەکی دڵسۆزین ئێمە لە نەبوونی ئەوەی کە کەسێک نییە هاوکاری ئەم میلەتە بکە هیچ کەسێک خۆی نەکا بە ساحەبی شەقام هیچ کەسێک خۆی نەکا بە ساحەبی شەقام ئەندن عەدنان پەرلەمانە سەرۆکی حیزبە نازانم چێ هەرچیەکە ئێمە بەردەوامە بین لە خۆپشاندان بەردەوامە بین لە خۆپشاندان لێرەوە دوو پاتێکەمەوە سەرۆکی حکوومەت شۆرشی برسی بەڕێوەیە شۆرشی برسی بەڕێوەیە کاکە ئاوا وڵات ناڕوا بەڕێوە ئیمامی بەسڕیە فەرمێ درۆستەکان چۆنە ناسیتەوە لە بە وعدەکانیان ئێوە نەدیتان هێشت نە ئەخلاقتان هێشت شاری مزەفەر الدین و مامۆسا عەبدولکەریم و مدەڕیس و مامۆسا کاکە ئەحمەوی شێخ ئاوا بسوڕێنەوە خەڵک بۆ خوێنێ معقولە تۆ لە وڵاتیان من بە سوڵکەری بژیم نامێ وەکو گەنجێکی ئیماڕاتی جیاوازەکەم لە گیرفانە بێ بچم بۆ هەر شوێنە بڕۆم نەک دانیشم بە سەبەتێکی خۆراک و بە 4 کامێرەوە بێنە سەرم داوا لە هەموو مامۆستایانی شاری هەولێری خۆشەویستەکەم داوا لە هەموو مامۆستایانی شاری هەولێر دۆهۆکەکەم داوا لە هەموو مامۆستایانی ئاینی شاری هەولێر و شاری دووەک و شاری هەڵەبجاکەم داواتان لێ یەکەم مامۆستایانی ئاینی هەمووتان پێکەوە وەرنە سەر خەت دژی ئەم حکوومەتە شۆڕشی سپی ئێمە هەموو چەکی دەستی ئێمە قەڵەمە پێتان ئەڵێن بڕۆن
ئەگەر کاکە واتە باوەڕتان بێ شۆشی برسی بەڕێوەیە ئەو دزەی کردوتانە ناون بیخۆن داواتان لە یەکەم هیچ کەسێک خۆی نەکا بە بەرپرسی ئەم شەقامە شەقام هی میلەتە شەقامی چینی کرێکارە ئی مامۆستایە ئی فەرمانبەرە بۆیە داواتان لە یەکەم سەرۆکی حکوومەت کاکە بیکەن بۆ خاتری خوا بیکەن بۆ خاتری پێغەمبەر میلەتی کو شەرەفی وا لە دەستەیە کاکە لە نەبوونیا هەموو شتێکەکە ئینسان قەسەم بە ذاتی پەروەردگار ماڵە ئەناسم ئەڵێ دە ڕۆژە لە ماڵی ئەمە ئاگر نەکراوەتەوە بیکەن بۆ خاتری خوا کاکە ئاوان ناکرێ سیوەک موچەمان لای حکوومەتە پاشەکەوتی 5 ساڵمان لایەتی ئەمە ئاوان ناکرێت کاکە وەرنە سەرخەت بیکەن بۆ خاتری خوا کاکە خەڵک ئاوان ناڕوا بەڕێوە کاکە ئەمە وڵات ئاوان ناڕوا بەڕێوە ئەگەر کۆرۆنا هەیە بەڕەسمی ئەگەر کۆرۆنا هەیە فەوزایەک لە ڕێنمایی فەوزایەک لە ڕیکلام فەوزایەک لە کەناڵەکانەوە یەت ئەوڵە کەرنتین وایە ئەو لە هاتوچۆ وایە کاکە یەک سەفەر یەکە قسە کا بۆ ئەم خەڵکە کاکە میلەتی کورد گەورەی نەماوە ئەگەر ئێمە گەورەمان هەبووە خەڵک لەسەر شەقام نابوو بۆ پارە ئەگەر خەڵک میلەتی کورد پێویستی بە قودوەیەکی ترە داینێ ئەوی شەقام دایانێ نەک سەرکردە سیاسەکە ئێمە نامانێ کاکە نامانێ ئاوا داواتان لە یەکەم سەرۆکی حکوومەت تۆ کوڕی ئەم میلەتەی تۆ کوڕی مەلا مستەفای کاکەوا لەم خەڵکە مەکەن جەنابی کاک پاڤێڵ کاک لاهور ئێوە کوڕەزا و کوڕی ئیمام جەلالن بیکەن بۆ خاتری خوا کاکەوا لەو میلەتە مەکەن بیکەن بۆ خاتری خوا کاکە خەڵک ئاوان ناتوانێ بژی داواتان لە یەکەم لەسەر شەقام ببێنەوە بەردەوام بن بۆ ڕاگریتان شۆشی بسی بەڕێوەیە بەڵێ بۆ خۆپشاندان بەڵێ بۆ خۆپشاندان نەک حیزب و بەرپرس بێتە شەقامە ڕسواییە ژنی پێشمەرگە سواڵەکە زۆر ڕسوایەتیە بۆ ژنی پێشمەرگە سواڵەکە بەو خوا دوکان نارم ئافرەت هاتۆتە لام و توێتی 3000 عەبێکی زەختم پێ نییە 3000 عەبێکی زەخت یەکەم ڕۆژی کەرەنتینەتەوە بوو و توێتی 3000 عەبی زەختم پێ 10,000 کەس لە لایفێکا بۆ نایان لە سەرجادە 10,000 کەس لە لایفێکا هاوارەکە بژی سلێمانی ئێدەوەرە بۆ نایان لە سەرجادە بەو خوایە قەسەم بەخوا ئەم جارش قەسەم بەخوا ئەوەی لێوا دارەیە بە منە قەسەم بەخواوەی دارەیە بەم لە مەعاشی 4 مانگی وەرنەگرتووە داڕزێ لەو حاڵەی باشترە وەرە منەوە چینە چایخانەیە و بەگەر توانی وێری 4 گەنجکە ئەوە چی ئەڵەن منێ بەس داڕزێ داوەشێ بۆ خاتری قورئان ئێمە کەسێکیشمانەوێ لەنە ئەم شەقامەیە بچێرێ هیچ حیزبێ هیچ لایەنە نەیک ئابازایەتی خۆی ئێمە بۆ خۆمانیەکەین بۆ کەسی ناکەین و کەسیش خۆی بێ گەورەوە نەکە هەمووی کاسبکارین سوێن بەخوا هەتا دوێنێ بوو پۆلیسەکە گریاوی نانیە لە ماڵما ئێستا بۆدا لە خۆپیشان دەراویژە هەر ناگریان نێوژنەکەم بە جلەوەقینەکە مریشک پاکە بە شڕواڵی لە پێکرێ ئێستا بۆ ڕێگری لە میلەتەکە دەست بۆ پارێزن بۆ لە بەرچاوی دزاوسان هەی بڕوخێت بەڕاستی ئەم وەزە ئاوا ناڕوا کاکە یعنی ناکرێت ئەم خەڵکە وای لێ هاتووە خەڵک دزیەکە خەڵک دەرمان خواردن ئەی لێ گەنجێ بۆ دەرمانە خواردن